لا بەرامبەر ئەو کارە هونەریانەی پێشکەشی کردووە یانەی باڵۆزانی مرۆڤایەتی و ئاشتی خەڵاتی ساڵیان پێشکەشی هونەرمەندی شانۆکاری شاری کەرکووک نەژاد نەجم کرد. هونەرمەندانی کەرکووک بەدەستێنانی خەڵاتەکە بە هەنگاوێک بۆ گەشەپێدانی کار و چالاکی هونەریەکان لە کەرکووک وەسفەکەن. لە پایە و کەرانەی لە بواری هونەردا پێشکەشی کردووە خەڵاتێکی جیهانی پێشکەشی هونەرمەندی کەرکووک نەژاد نەجم کرا. خەڵاتەکە لایەن یانی باڵوێزانی ئاشتی و مرۆیی ساڵانە پێشکەشی کەسایەتیەک دەکرێ کە ڕۆڵی هەبووە لە بواری ڕۆشنبیری هونەریدا. ئەم ڕێزلێنانە تایبەتە لەلایەن باڵۆزی مرۆڤایەتی و ئاشتی پێم بەخشرا لە پای کارەکانم کە وەکو لە ڕێی شانۆوە لە ڕێی کاری هونەریەوە کاری مرۆڤایەتی بۆ کاری پێکەوە ژیان و ئاشتی کارم کردو. خۆشبەختانە منیان دەستنیشان کرد وەکو هونەرمەندێک لە پای ئەو کارانەی کە ساڵانە یاخود لە وڵاتانی دەرەوەی کەم لە ناو شاری کەرکووک لە عێراق لە کوردستان کارەکانم بۆ بابەتی پێکەوە ژیان بووە بۆ بابەتی مرۆڤایەتی بووە. خۆشحاڵانام لە ساڵی 2023 وەکو کەسایەتیەکی بەرز یاخود کەسایەتێکی دیار دەستنیشان کراوم. شانۆکارێکی شاری کەرکووک دەڵێ بەدەستێنانی ئەو خەڵاتە لایەن هونەرمەندێکی شارەکەەوە بۆ برەودانی چەلاکی ڕۆشنبیریەکان لە شاری کەرکووک دەگەڕێتەوە. چەندین کاری هونەری ئەنجام داوە لەم شارات، چەندین کاری بۆ خانی بێسەرپەرشتان و خانەی بە ساڵاتچوان و بۆ نەخۆشخانەی شێرپەنجە و کۆکردنەوەی هاوکاری و کۆمەک بۆ خەسخانەی شێرپەنجەی شاری کەرکووک. هەڵبەتە ئەم کار و چالاکیانی وای کردووە کە وەک کەسایەتی ساڵ دیاری بکرێ. ئەمە جێی خۆشحاڵیە بۆ ئێمە. هەڵبەتە دەرهێنەر نەژاد نەجم شایەن بەو خەڵاتە بوو کە ئەبوو زۆر زووتر پێی بەخشایە، بەڵام ئێمە ئەمڕۆ خۆشحاڵین کە دەرهێنەری گروپەکەی ئێمە توانیوەتی ئەم خەڵاتە بەدەست بێنێ. ساڵانەکە لە سەردەستی کۆمەڵێک هونەرمەندی کەرکووک بواری شانۆ لە شاری کەرکووک بوژاوەتەوە. نەژاد نەجم لەو هونەرمەندانەیە کە جێدەستی کارەکانی لە بواری شانۆدا دیار بووە و دەیان خەڵاتی ناوخۆی و نێودەوڵەتیشی لە بواری شانۆدا بەدەستێناوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.